خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتداندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی شەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. چالاکی گروپی شاخەوانی تاڵسواری دیواندەرە بۆ ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگە، ئەشکرابوونی گەنجەڵی ماڵی لە زانکۆی زانیاری پزیشکی کرماشان، گیان لە دەستدان و برینداربوونی 8 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر 3 ساغ، دەستبەسەرکردنی چەند چالاکی سیاسی لە باکووری کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی لاوان و سیری، کۆبوونەوەی پەرستاران لە شاری کورد، ڕێگری لە کۆبوونەوەی دادخوازان لە گۆڕستانی خاوەران، لێدان و ئازاری ڕێحانە ئەنساری نژاد لە بەندیخانەی ئەڤین. درێژەی هەواڵەکان. چالاکی گروپی شاخەوانی چاڵەسواری دیواندەرە بۆ ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگە. ڕۆژی هەینی دوی خەرمانان ئەنجامانی گروپی شاخەوانی تاڵەسواری دیواندەرە بۆ ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگەی مەریوان بەسەر چیای شێخڕەوفدا هەڵکشان. بەشداربووانی ئەو چالاکیە بە دەستەوەگرتنی وێنەی شەریف باجوور و هاوڕێکانی کە لە کاتی دامرکاردنەوەی ئاگری دارستانەکانی مەریواندا گیانیان بەخت کردبوو، ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانیان گرت و بەڵێنیاندا ڕێگای پرخشانازیان درێژە پێ بدەن. ئەنجامانی گروپی شاخەوانی تاڵەسواری دیواندەرە داوایان لە خەڵکی کوردستان کرد ڕێگای کاکفواد شەریف و هەموو شەهیدانی ژینگە درێژە پێ بدەن و ژینگە و سروشتی کوردستان بۆ نەوەکانی داهاتوویان بپارێزن. ئاشکرابوونی گەنجەڵی ماڵی لە زانکۆی زانیاری پزیشکی کرماشان. بەپێی هەواڵی گەشت و بەرپرسانی زانکۆی زانیاری پزیشکی کرماشان بودجەی ئەو ناوەندەیان بۆ کڕینی ئۆتۆمبیلی بیانی تەرخان کردووە و بڵاوبوونەوەی هەواڵە ناڕزایەتی بەرینی کادری دەرمانی لێکەوتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بەڕێوەبەرانی زانکۆی زانیاری پزیشکی کرماشان بڕی 42 ملیار تمەنیان بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیلی جیمسی ئەمریکایی تەرخان کردووە لە حاڵێکدا داخوازی پەرستاران هێشتا پەرداخت نەکردووە. چالاکانی مەدەنی کرماشان دەڵێن بەڕێوەبەرانی حکوومەت تەنیا بیل لە تاڵانکردنی سەروەت و سامانی وڵات دەکەن و بایەخ بە 2 هەفتە مانگرتنی کادری دەرمان نادەن. ناڕوونی چارەنووسی ڕەحمان قادری لە زیندانی نەغەدە. چارەنووسی چالاکیەکی مەدەنی دەست بە سەرکراوی خەڵکی پیرانشار بە ناوی ڕەحمان قادری پاش ڕفاندنی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژی 1403 ڕەحمان قادری پاش بانکراون بۆ ئیتلاعاتی سوپای پیرانشار دەست بەسەر کرا. ناوبراو پێشتریش چەندین جار بانگێشت و لێپرسینەوەی لەگەڵ کراوە. شایانی باسە کە هێشتا هۆکاری بەندکرانی ڕەحمان قادری ڕوون نییە و ئەو بەندکراوە لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. گیان لە دەستدان و برینداربوونی 8 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر 3 سادە. ڕۆژی هەینی دوی خەرمانانی 1403 پەهبادێکی تورکیا 2 ئۆتۆمبیلی لە نزیکی شارۆچکەی 3 ساغ سەر بە پارێزگای سلێمانی کردە ئامانج و بۆ هۆیەوە 2 هەواڵنێر گیانیان لەدەستدا و 6 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکان لەو هێرشەدا 2 ئۆتۆمبیل کراونەتە ئامانج و 2 هەواڵنێر بەناوەکانی هێرۆ بەهادین، سەردەبیری شیرکەتی چەتر پرۆداکشن و گوڵستان تارا چالاکی سیاسی و ڕۆژنامەوانی خەڵکی باکووری کوردستان گیانیان بەخت کردووە و 6 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات لەگەڵ ئەو هێرشە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا ناوچەی ماوت و گەڵاڵەیان بەچڕی بردومان کردووە، بەڵام زیانەکانی ئەو هێرشە نەزانراوە. دەستبەسەرکردنی چەند چالاکی سیاسی لە باکووری کوردستان. ڕۆژی هەینی دوی خەرمانان هێزەکانی پۆلیسی تورکیا لە ئیستانبوڵ هێرشیان کردە سەر ماڵی چەند چالاکی سیاسی و کۆمەڵێک کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان، هێزەکانی پۆلیسی تورکیا بە فەرمانی دادستانی ئیستانبوڵ هێرشیان کردە سەر ماڵی ئەنجامێکی حیزبی دیموکراسی و بەرابەری گەلان و 2 هاوسەرۆکی ئەو حیزبە و ژمارێک چالاکی دیکەی سیاسیان دەست بەسەر کردووە. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی لاوان و سیری. ڕۆژی هەینی دوی خەرمانانی 1403 کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان و ناوچەی ئەمەلیاتی سیری
بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی بەشدار لەو کۆبوونەوە خوازیاری وەلانانی سەقفی هەڵدەست بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دێئەرک و بەرپرسیارەتی پرسۆنێلی نەوت، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕە پارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، لەسەر کارلابردنی بەرپرسانی ناکارامە، دابینکردنی ئیمکاناتی ڕفایی و کۆتایی هێنان بە دەستێوەردەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی و پرسۆنێلی نەوت بوون. کۆبوونەوەی پەرستاران لە شاری کورد. پەرستارانی شاری کورد ڕۆژی هەینی 2 خەرمانان هاوڕێ لەگەڵ هاوکارەکانیان لە شارەکانی دیکەی ئێران دەستیان لە کارکێشایەوە و پەیوەست بە مانگرتنی گشتی پەرستاران لە سەراسەری ئێران بوون. ماوەی 2 هەفتەیە کە پەرستاران لە چەندین شاری ئێران دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی مانیان گرتووە و هێشتا بەرپرسانی ڕژیم بایەخێکیان بە داواکاریەکانیان نەداوە. لەو ماوەیەدا 2 پەرستار بە ناوەکانی زەهرا تەمەدون خەڵکی تاران و فەیروزە موجریان شەر خەڵکی مەشهەد لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتی شۆرای ڕێکخراوی ناڕزایەتی پەرستارانی ئێران، فەیروزە موجریان شەر پاش دەست بەسەرکران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ئەشکەنجە و ئازاردراوە، ئێستا لە بەشی سیوی نەخۆشخانەی مەشهەد بەستەری کراوە. خۆڕاگری جوتیارانی ڕۆژهەڵاتی ئیسفاهان لە بەرامبەر نادەرپەروەریەکانی ڕژیم. ماوەی 41 ڕۆژە جوتیارانی ڕۆژهەڵاتی ئیسفاهان دژ بە نەدانی حەقئاوی زایەندەڕوون مانیان گرتووە و داوای جێبەجێکردنی داخوازیەکانیان دەکەن. پێشتر بەرپرسانی پارێزگای ئیسفاهان بەڵێنی پێدانی حەقئاوی زایەندەڕوتیان بە جوتیاراندا بوو، بەڵام بەڵێنەکانیان جێبەجێ نەکرد و کەشاوەرزان زەرمەند بوون. کەشاوەرزانی ئیسفاهانی خوازیاری پێدانی حەقی ئاو، دیاریکردنی نرخی گونجاو بۆ بەرهەمە کشت و کاڵەکانیان بوون، پێدانی پشکی سوتەمەنی و کارەبا و قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. ڕێپێوانی ناڕزایەتی ماڵدەزراوانی شیرکەتی ڕەزایەت خودڕۆ لە قەزوین. ڕۆژی هەینی 2 خەرمانان ماڵدەزراوانی شیرکەتی ڕەزایەت خودڕۆی قەزوین بۆ جارێکی دیکە دژ بە قەرەبوونەکردنەوەی زیانەکانیان ڕژانە سەرشەقام و ڕێپێوانیان کرد. محەممەد ڕەزا خەفاری ئەنجامی سپای پاسداران و بەرپرسی شیرکەتەکانی تەراوەت نوین و ڕەزایەت خودڕۆ لە شاری قەزوین بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمبیلی بیانی پارەیەکی زۆری لە خەڵک وەرگرتووە. ناوبراو نەک ئۆتۆمبیلی هاوردە نەکردووە، بەڵکو دارایی خەڵکیژی تاڵان کردووە و ئێستا وەڵامدەری ناڕزایەتی ماڵدەزراوان نییە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ماڵدەزراوانی ئەو 2 شیرکەتە چەندین جار لە شارەکانی تاران و قەزوین خۆپیشاندانیان کردووە، بەڵام هیچ ناوەندێکی قەزایی و ئەمنیەتی بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. ڕێگیری لە کۆبوونەوەی دادخوازان لە گۆڕستانی خاوەران. ڕۆژی هەینی 2 خەرمانان بنەماڵەی دادخوازانی دەیەی 60 سەردانی گۆڕستانی خاوەرانیان کرد، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕێگریان لێکرا. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بنەماڵەی دادخوازانی دەیەی 60 ناچار بوون تا جێبگوڵینە و وێنەی گیانبەختکردووان لە بەردەرگای ئەو گۆڕستانە دابنێن و ڕێزیان لێ بگرن. بەوتەی چالاکانی مەدەنی تاران مامورانی ڕژیم بێڕێزیان بە خەڵکردووە و ڕێگەیان نەداوە بنەماڵەکانیان لە سەرمەزاری ئازیزانیان کۆبوونەوە. لێدان و ئازاری ڕێحانە ئەنساری نژاد لە بەندیخانەی ئەڤین. ڕێحانە ئەنساری نژاد دوای ناڕزایەتی دەربڕینی بەرامبەر بە دەرکردنی سزای ئێدام بۆ شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، هەروەها لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی لەلایەن بەرپرسانی زیندانی ئەڤینەوە ئەشکەنجە و ئازاردراوە و لە دیدار و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. پاش لە سێدارەدانی ڕەسا ڕەسایی و سەپاندنی سزای ئێدام بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، بەندکراوانی سیاسیژن لە زیندانی ئەڤین ناڕزایەتیان دەربڕی، بەڵام گادری ئەمنیەتی زیندان هێرشیان کردە سەر بەندکراوان و ڕێبریندارکردنی چەند کەس، بەشداربووانی ئەو ناڕزایەتیان لە دیدار و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کرد. یەکێک لەو بەندکراوانە ڕێحانە ئەنساری نژاد کە هاوڕێی نزیکی شەریفە محەممەدی و ئەنجامی پێشووی کۆمیتەی هاوئاهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوی سەربەخۆیی کرێکاریە و لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە.
سەپاندنی سزای زیندان بە سەرژنە چالاکوانێکی بەلوچ لە زاهدان. ئیلهام ئوستادی کە لە ناڕزایەتیەکانی ساڵی 1400 چابەها لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە توندوتیژی دەست بەسەرکرا بوو، سزای 1 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتی چالاکانی بەلوچ، ئیلهام ئوستادی لەلایەن لقی 2 دادگای ئینقلابی زاهدان بە تۆمەتی تەبلیغ دژی نظام سزای 1 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. ئەم هاوڵایەتیە بەلوچە لە کاتی خۆپیشاندنەکانی دژ بە دەستدرێژی سێکسی سەرهەنگ ئیبراهیم کوچکزایی سەرۆکی ئینتیزامی چابەهار بۆ سەرکچێکی تەمەن 15 ساڵی بەلوچ لە ڕۆژی 31 گەلاوێژی ساڵی 1402 بە زەبر و زەنگ دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی زاهدان گوازرایەوە. ئەو بەندکراوە پاش 15 ڕۆژ بە دانانی وەسیقەی 200 میلیۆن تمەنی لە زیندان ئازاد کرابوو. و دوایین هەواڵ مردنی گوماناوی دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینا لە نەوشەهر. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، موسلیم مونتەزری هاوڵاتی خەڵکی کەلاردەشتی مازەندەران و یەکێک لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن گیان ئازادی بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستداوە. موسلیم مونتەزری لە ڕێکەوتی سیویەکی خەرمانانی ساڵی 1401 بەهۆی گوشارەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بۆ ماوەیەک لە جەنگەڵەکانی کلاردەشت مایەوە و پاش ماوەیەک خۆی گەیاندە کرماشان و لەوێ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. ناوبراو لە زیندانەکانی ساری و کلاردەشت بە سەختی ئەشکەنجە کرا و پاش ئازاری باری دەرونی تێکچوو بوو. لە ڕۆژانی ڕابردووە و چالاکیە مەدیێنیە بە شێوەی گوماناوی گیانی لەدەستدا و هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە کوشتنی موسلیم لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەکەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.